بیانویان ئەوەیە ئەو خانوانت چۆ لە خانووی وەزارەتی دیفاع بۆ لە وەختی خۆی چۆن ئێوە داگیرتان کرد ئێمەش وا دەمانەوێتەوە ساڵێک و 3 مانگ و نیوە ئێمە لێرە خێمەمان هەڵداوە. بۆ خێمەتان هەڵداوە؟ وەڵا ئەسکەرتاریەتە لەبەرەوەی ئەسکەری هاتن خانەکانی هەندێک 5 خانیان لێ داگیر کردوین ئەوەی کە ئێستا ئەسکەریشیتیانی قفلیاندا و ئێمە بوان نێبیکەینەوە و بچینەوە ناو خانووەکان. چۆن بەو شێواتون بیانووی ئەوان چییە کاکخان؟ وەڵاهی بیانوو ئێمە وەختێک زانیمان لە 2024 لە مانجی یەک لە 2 بوو جێیشێکی زۆر هاتنە ناو گەڕەک و بە بیانووی ئەوەی کە تەفتیشی لە ماڵان خانوویەک بەتاڵ بووە خانوویەک لە تعمیر وایە ئەو خانووی ئێستا لێرەوە ڕماوە تعمیری کردووە 3-4 تەن چەمەنتۆی تیا بوو کاشی تیا بوو چی تیا بوو شەو عەسکەر هاتنەوەشە هەموو تاڵان کرد و بردیان و ئیتر بیانویان ئەوەیە ئەو خانوانت چۆ لە خانووی وەزارەتی دیفاع بۆ لە وەختی خۆی چۆن ئێوە داگیرتان کرد ئێمەش وا دەمانەوێتەوە. نازانم تا ئێستا ئەو 21 ساڵ ئێمە لێرە بووین ئەو جاوان هاتن ئەو 21 ساڵە ئەو حکومەتە لەکوێ بوو نازانم ئەو جێیشە ئێمە بەجێیشی خۆمانمان زانیوە ئێمە کورد بینایی جێشتی کردەوە کورد بینایی دەوڵەتی عێراقی کردەوە بەشدار بوویتین ئێمە نەک بەشدار بوویتین پێکهێنەری وەزعەکە بوویتین